پردە ڕووخاوەکە سەردەمی کەروباری گەڕاندەوە و لە خانەقینیش بە هەڕەمەکی پارەی کارەبا وەردەگیرێت. سڵاوتان لەبێت. پندێکی کوردی هەیەڵێ سوارتانەگلێت نابێ بە سوار، بەڵام ڕەنگە ئەو بۆ پردەکەی گەلی عەلیبەگ ڕاز نەبێت، چونکە لە هەینیەوە بەشێکی پردەکە گلاوە کەچی بەجەک دەیانەوێ ڕاستی بکەنەوە و لە بری هاتوچۆی ئۆتۆمبیلیش بۆ بە ڕێگای گوێدرێژ. داڕوخانی پردەکە وای کردووە ئەو ڕێگایی کە شادەماری ئابووری و گەشتیاریە بیکات بە ڕێگای گوێدرێژ و ئیشی ئاژەڵدارەکانیشی سەخت کردووە. زکری ئەحمەد کە ئاژەڵدارێکی ناوچەکەی بە 1964 وت بە داڕوخانی پردەکە لێیان قەوماوە، چونکە ڕۆژانە بە ئۆتۆمبیل خواردن و کەلوپەلیان بردۆ بۆ بەلای مەڕووماڵاسەکان و شوانەکان، بەڵام ئێستا ناتوانن بە ئۆتۆمبیل هاتوچۆ بکەن، ناچارن بە گوێدرێژ بەسەر پردەکەدا بڕۆن و کەلوپەلەکانیان بگوازنەوە. سێ ڕۆژە تیمەکان لە دەوری پردەکە دێن و دەچن، تاوێک بەجەک خەریکن و تاوێک بەکرێن و تادانەوە بەرزی دەکەنەوە، بەڵام تا ئێستا هیچیان پێ نەکراوە و هاتوچۆش پەکی کەوتووە. ئەو منداڵە تەمەندە ساڵی کەرکووک کە دەوترێت ئەشکەنجە دراوە ئەمڕۆ لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. چیرۆکی ئەو منداڵە 10 ساڵە ئەوەیە، باوکی لە زیندانە و دایکیشی جیابوتەوە، بەڵام دوێنێ یەکشەممە بۆ هۆی بێهۆشی و ڕشانەوە ڕەوانەی نەخۆشخانەی کەرکووکی فێرکاری دەکرێت. بە وتەی سامانیابە بەرپرسی ڕاگەیاندنی فەرمانگەی تەندروستی کەرکووک کە بۆ 1964 قسەی کردووە، ئەو منداڵە دوای گەیاندنی بە بەشی فریاکەوتنی نەخۆشخانە بەهۆی ڕشانە و بێهۆشیەوە پشکنینی بۆ کراوە و شوێنی ئەشکەنجە بەجەستەیەوە دەرکەوتووە. وەک باسی دەکات مامی منداڵەکە بۆ لێکۆڵینەوە لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە. لای خۆیەوە دکتۆر مەناع ئیبراهیم جێگری بەڕێوەبەری نەخۆشخانەی کەرکووکی فێرکاری لەبارەی گیان لە دەستدانی منداڵەکەەوە بە 1964 وت. دوێنێ کە گەێنراوەتە نەخۆشخانە یەکسەر ڕەوانەی چاودێری چرکراوە و دوو جار دڵی لە لێدان کەوتووە، بەڵام گەڕاندویانەتەوە. ئەمڕۆ بۆ سێم جار دڵی لە لێدان کەوت و نەتوانرا بیگەڕێنەوە و گیانی لەدەستداوە. بە وتەی دکتۆر مەناع ناتوانن بڵێن منداڵەکە ئازار دراوە یان نا، بەڵام تەرمەکەی لە لای پزیشکی دادیە و ئەوان راپۆرتی کۆتایی لەبارەیەوە دەدەن. ژمارەیەک لە هاوڵاتیانی خانەقین دژی وەرگرتنی کرێی کارەبا گرت بوونەوە، چونکە پێیان وایە غەدریان لێ دەکرێت و داوا دەکەن وەک شارەکانی تر مامەڵەیان لەگەڵ بکرێت، وەک ئەوەی بە 1964 وتووە. کێشەکەیان ئەوەیە مانگانە بە هەڕەمەکی 25,000 دینار کرێی کارەبای نیشتیمانیان لێ وەردەگیرێت بەبێ گەڕانەوە بۆ سەعاتەکەی کە دایاناوە. ئەوان دەڵێن ماڵەکەت گەورە بێ دیان بچووک، دەوڵەمەند بیان هەژار کارەبای زۆر بەکاربهێنی دیان کەم 25,000 دینارت لێ وەردەگیرێت. هەر بۆیە داوا دەکەن یان وەک جەلەولا و سەعدیە 15,000 مانگانە لێیان وەربگیرێت یان بەپێی ڕێژەی بەکارهێنانی کارەبا پارەی کارەبا بدەن. هەرچەندە لە سەرەتای ئەم مانگەوە هەتاوکو ئەمڕۆ 26 ڕاوچی لە سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی دەستگیر کراون، بەڵام هیچ لە قەرەداغ نەبووە و بە وتەی پۆلیسی ژینگەش قەرەداغ زۆنی ئارامی ئاژەڵی کێویە. هێمن کەمەرخان و تەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی بە 1964 وت قەرەداغ و دەربەندیخان پارێزراوترین دوو شوێنی سەلامەت و ئارامین بۆ ئاژەڵانی کێوی. وەک باسی دەکات لەو دوو شوێنە لە ڕێگەی کامێراکانی چاودێری و چاودێریکردنی تیم و مەفرەزەکانیان بە شێوەیەکی مەیدانی توانیویانە ئاژەڵ و باڵندە کێویەکان بپارێزن. بە وتەی هێمن کەمەرخان هۆکاری سەرەکیش بۆ ئەوەی قەرەداغ و دەربەندیخان دوو ناوچەی ئارامی ئاژەڵی کێوی بن ئەوەیەکە خەڵکەکەی زۆرینەیان پارێزەری ژینگەن و ڕاو ناکەن. بالا بەڕێزان سەنشتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماپەڕی 1964 کە تێیدا هاتووە باز لەوە دەکات شەوی ڕابردوو تیمەکانی بەرگری شارستانی هەولێر توانیوانە کەسێک لە ناو بەرزکەرەوەی گواتە مەزعەدێک ڕزگار بکەن کە گیری خواردووە و ئەمڕۆ بەرگری شارستانی ئاگادارێکی بڵاو کردوێتەوە و شاخەوان سەعید کە وتەبێژی بەرگری شارستانیە دەڵێت کە تیمەکانی بەرگری شارستانی هەمیشە لە ئامادە باشیان و تیمی خێرایان هەیە بۆ ئەو حاڵەتانە دەتوانن پەیوەندیان پێوە بکەن و ژمارەیەکیان داناوە هەچ کەس لە ناو مەزعەد و بەرزکەرەوە ناو باڵەخانەکان گیری خوارد دەتوانێت پەیوەندی بکات بە 115 یاخود 125 تیمەکانی بەرگری شارستانی لە ماوەی 20 خولەکە دەتوانن بگەنە ئەوێ و لە 20 خولەکەدا کەسەکە ڕزگار بکەن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.